هەڵەبجە لەوێ مەراسیمێک بۆ ناساندن و بڵاوکردنەوەی یەکەمین دیوانی شعری خانمە شاعیر نەسرین عەباس ئیبراهیم بە ناوی هەسارە سازکرا. بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر لوقمان ڕەوفی بەڕێز. وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە مراسیمێک بۆ ناساندن و بڵاوکردنەوەی یەکەمین دیوانە شعری خاتوونی شاعیر نەسرین عەباس ئیبراهیم بە ناوی هەسارە ساز کرد. لە مەراسیمەکەدا کۆمەڵێکی زۆر لە کەسایەتی و نووسەر و ڕۆشنبیرانی ناوچەکە ئامادە بوون. لە یاد ناچێت لالا کە من هەتا ئەو ڕۆژ بەدەمدا نایەن بڵێم بەڵێ بەڕاستی ئەتوانم بڵێم سوپاس و پێزانینی زۆرم بۆ بنکەی ڕۆشنبیری هەڵەبجە. بەڕاستی ئەو پێشوازی کە لە هەڵەبجە کراوم زۆر پێشوازێکی ناوازەیە، زۆر گەرم و گوڕ، زۆر تایبەت، ینی هەروکو لە پێشەکی و لە قسەی دەستپێکردنی باسەکە ماوتم، ینی ناتوانم کە باسی هەڵەبجە نەکەم. هەڵەبجە نەک بە تەنها شاری گوڵ و ئینجانە و شاری ئەحمەد موختار بەگی جاف، بەڵام شاری کۆمەڵێک خەڵکی زۆر ناسک و جوان کە ئێستا شەر بەبوونی گوڵ و ئینجانی بەرهەیوانەکانیانەوە ئەژین و هەر بۆ نەشەوە ئەمڕۆ هاتبوون بۆ ئێرە. من هەستم بەوە کرد کە خەڵکێکی گەلێک بەڕێز پێشوازێکی زۆر گەرم سەرباری سەرقاڵیان بە خۆ ئامادەکاری بۆ هەڵبژارنەکان، بەڵام ئەوان بە هیچ جۆرێ چالاکیەکەیان هەڵنەسپارد، هێشتیانەوە سروش بن لەسەری ئەوەی کە یارمەتی دەریش بوو لە بەدیهێنانی ئەم خەونەی هەسارە کە بگاتە هەڵەبجە، ئەو شوێنەی کە خەوی پێوە ئەبینی ڕۆژێ لە ڕۆژان سەردانی بکە هەسارە. چکێکم هەڵەبجە بۆتە ئەفسون، هەڵەبجە بۆتە حکایەتێکی جاویدانی کە تەنها توانی تۆ لە خەیاڵە بڕوا بکەی کە 5,000 کەس ببێ بە مۆمیا لەسەر تەنها هەناسەیەکدا. لەبەرەوە زۆر خۆشحاڵمە ئەو یارمەتی دەربوو. بەڕاستی بۆ خۆم دەست پێشخەریم زۆرم حەز کرد کە بێمە هەڵەبجە، نەئەکرا نەئەبوونەیەمە هەڵەبجە، ئەوە خەونم بوو وەکو وەفایەک وەکو ڕێزێک. دواتر هەڵەبجە وەکو تایبەت ئەنجا هەڵەبجە ئەگەر من لەسەری بنووسم زۆرم بەرهەمەیە ئەبێ نامیلکەیەکی شعری نەک دیوانێک، نامیلکەیەکی شعریم هەیە لەسەر هەڵەبجە. تەنانەت قەسیدەیەکم هەیە پانۆڕامای هەڵەبجە کە لە یوتیوبیش تا بەزێنراوە، مامۆستا فەرهەنگ هەڵەبجەیی کە خۆی شانۆکارە و کەسێکی ناسراوە لێرە ڤیدیۆ کلیپی بۆ کردووە. ئەمە باز لە قەسیدەیەکە قەسیدەی کەژاڵ لە چاوەڕوانی پۆستەچێکی عاشقا کە ئەو پۆستەچیە هەر نەهات بۆ ئەوەی هەڵەبجەیەکان زامونی گەرانی خۆیانی پیا بنێرن بۆ دەستگای نێودەوڵەتی و بۆ جیهان بۆی بە جینۆساید بناسێنرێ. کەژاڵی حەمەبۆر هاوڕێکی زۆر نازداری منە، یەکێک بۆ لەوانەی کە زۆر دەستگیرۆیی ئەدەبی ئەم هەڵسوڕانی ئەم دانیشتنی کرد. لەبەرەوەی کەژاڵ خان کاتێک کە من حەز و خواستی خۆ من پێوت کە من نامەوێت بەبێ ئەوەی سەردانی هەڵەبجە بکەم بگەڕێمەوە هەک بەکەم پێچمەوە، ئەویش ڕوبەڕووی سەبای کردمەوە، سەبا محەممەد ڕۆمان نووس لێرە لە دەستگای ڕۆشنبیری. سەبا بە هەموو توانایەوە یارمەتیام لە پاش توێژێکی زۆر قسە و باسێکی خۆش لە بینمانە کە کردینی بە هاوڕێزکم من پێشتر بەڕێزیانم نەناسی بوو. دواتر دەستگای ڕۆشنبیری هەڵەبجە بەڕێز کاک سەرخێڵ کەوا زۆر برایانە، خۆبەخشانە، دڵخوازانە دڵی بۆ باسەکە کردەوە و هاوبەدەنگی داوا کەمانەوە وەکو خواستێکی ئەدەبی، وەکو خواستێکی نەتەوەیی، وەکو خواستی کەسێک کە بیەوێ ئاور لە هەڵەبجەی بیر نەچوو بێت کە منم. بەڵام ئەوی قەسیدەیەکی تایبەتم هەبێنە خێر قەسیدەیەکی تایبەتم نییە لێرەیە بۆ هەڵەبجە، بەڵام من قەسیدەیەکی کشگیرم هەیە بۆ هەموو شەهیدانی کوردستان، بە هەموو ڕەوت و حیزب و شەهید وەکو کەسێک و لەگەڵ دایکە شەهید و دایک. ئەوە تەنها قەسیدەیەکی گشتگیرە لە ناو دیوانەکەمە کە بەڵام بەسەرهاتی جەنگی زۆر تایە، بەسەرهاتی ئەجندەی گەنجێتی مرۆڤی کورد کە چۆن بەبێ جەنگ نەنووسراوەتەوە، کە جەنگ چۆن لە ئەوڵەوە لەگەڵمانەیە تاکو ئێستا تەنانە جاری وا هەیە. من هەز دەکەم کە ئەوەی کە ئازاری قاچمەیە
ناوکەفی پێڵاوەکەم نییە بەڵکو ڕاکردنە لە ترسی شەڕ بە کەژووکێوە یعنی تایەتی لە زۆر بابە دیراوە لە ناو ئەم دیوانە تاقانەیە.